هاوپەیمانی تۆڕ و ڕێکخراوە نیشتیمانیەکان بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکانی عێراق ناوەندی ڕاگەیاندن لە دەی تشرینی دووەمی 2025 بە تۆمارکردنی 3273 ڕوودا و پێشێلکاری و جێبەجێنێکردنی ڕێکارەکانی هەڵبژاردن راپۆرتی بەرایی سەبارەت بە چاودێریکردنی دەنگدانی تایبەت لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ساڵی 2025 دەخاتە ڕوو. پوختەی جێبەجێکار ڕۆژی دەنگدانی تایبەت لە عێراق لە 9 تشرینی یەکەمی 2025 پرۆسەیەکی چاودێری بەرفراوانی بەخۆوەدی لەلایەن هاوپەیمانی تۆڕ و ڕێکخراوە نیشتیمانیەکانەوە ئەنجامدرا. تێیدا 2250 چاودێری جێگر و 30 تیمی گەڕۆک بەشداریان تێدا کرد. لەوانە 8347 فۆرمی چاودێری لە 18 پارێزگا کۆکراوە بەسەر هەر یەک لە قۆناغەکانی کردنەوەی وێزگەی دەنگدان و بەڕێوەبچوونی پرۆسەی دەنگدان، داخستنی وێزگەی دەنگدان، ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان دابەشکراون. لەگەڵ تۆمارکردنی ڕووداوەکان و هەڵسەنگاندنی سەر لەبەری پرۆسەکە کە ئەمەش هێزێکی زیاتر بە راپۆرتەکە دەبەخشێت و هەمە جۆری ئیداری و ئەمنی لە وڵات عکس دەکاتەوە. هێزی نمونە و هەمە جۆری پێوەرەکان فۆرمەکان پێوەری چاودێریکردن بۆ 33 فۆرم کە لەلایەن ڕێکخراوەکان لە ڕووی تەکنیکی و ئەمنی و ڕەفتاری ڕوودا و پێشێلکاریەکان 3273 ڕوودا و پێشێلکارین لە هەڵبژاردن لە ڕۆژی تایبەت تۆمار کراون کە قەبارەی ئەو ئاستەنگا عکس دەکاتەوە کە ڕوبەڕووی پرۆسەی هەڵبژاردن بوونەتەوە. جیاوازی لە ئەدای کارکردن و لە نێوان پارێزگاکان و تیمەکانی هەڵبژاردن ڕێگەی بە شیکاریەکی بەراوردکاریدا بۆ تویشک خستنە سەرخاڵە بە هێز و لاوازەکان. بەم شێوەی خوارەوە ڕێژەی سەرپێچیەکان بە پێی ڕێژەی خەملێنراوی جۆری سەرپێچیەکە کە 35 کۆی گشتی کێشەکان کێشەی تەکنیکی بوون، 125 کۆی گشتی کێشەکان دواکەوتنی پرۆسەکە بوو، 120 کێشەکان کێشەی ئەمنی بوون، 115 سەرپێچیەکان سەرپێچی ڕێککاری بوون، 105شیان کێشەی لۆجستی بوون کە لەلایەن خودی کارمەندانی کۆمسیۆن و ئالەت و جیهازەکان ئاماژەیان پێکراوە. شیکاری ڕووداوەکان و سەرپێچیەکان لە ڕۆژی دەنگدان بەگشتی 3273 ڕوودا و پێشێلکاری هەڵبژاردن بوون تۆمارکراون بەڵگەدارن بە پێی فۆرمی چاودێری جۆراوجۆر کە هەر یەک لە قۆناغەکانی کردنەوەی بنکە و وێزگەی دەنگدان و چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان و داخستنی وێزگەکان و ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان لەلایەنی ئەمنی و ڕێخستن لەخۆوە دەگرێت. ئەم داتایانە قەبارەی ئەو ئالەنگاری و تەحەدایانە دەردەخەن کە ڕوبەڕووی پرۆسەی هەڵبژاردن بۆنەتەوە، هاوکات بنەما و زەمینەیەکیش بۆ دەستنیشانکردنی ئەولەویاتی چاکسازی دەستەبەر دەکەن. کۆی ڕوودا و پێشەلکاریەکان دەخەینە ڕوو. یەکەم 95 حالەتی ئامادە نەبوونی هەر یەک لە کارمەندانی وێزگەکانی دەنگدان پێش کاتی دیاریکراویکردنی وێزگەکە. 86 حالەتی ڕێگەگرتن لە ئامادەبوونی بریکارانی قەوارەی سیاسی لە کاتی کردنەوەی وێزگەی دەنگدان. 89 ڕێگەگرتن لە ئامادەبوونی چاودێرانی کۆمەڵی مەدەنی لە کاتی کردنەوەی وێزگەی دەنگدان. 791 حالەتی نەخستنە ڕووی ڕێکاریەکانی کردنەوە بە بەرچاوی ئامادەبووان. 108 دواکەوتنی کردنەوەی وێزگەی دەنگدان لە کاتی دیاریکراوی خۆی. مەبەستمان راپۆرتی کاتژمێر سەعات 7 کە کاتی کردنەوەی پرۆسەکەیە. دواتر لە راپۆرتی نیوەڕۆ کە کاتی ئەمەلەی ئیقتراعی پێدەڵێن کێشەگەڵی تەکنیکی پەیوەست بە 126 ئامێری دڵنیایی و خێرا ژماردنی دەنگەکان لە سەروبەری کردنەوەی وێزگەکە. 238 حالەتی بوونی پروپاگەندەی هەڵبژاردننی حیزبەکان و کاندیدەکان لە ناو بنکەی دەنگدان یان لە چواردەورەی بنکەی دەنگدان بە پێچەوانەی ڕێنماییەکان. 23 ڕێگەگرتن لە گەیشتنی دەنگدەر بە بنکەی دەنگدان. 89 کەسی ڕێگە پێنەدراو لە ناو وێزگەکانی دەنگدان بیندراون. 61 حالەتی دوورخستنەوەی چاودێر یان بریکاری حزب یان کاندیدی تاکە کەسی لە وێزگەکان لە وێزگەی دەنگدان بیندراوە.
چل دەنگدەر بەبێ نیشاندانی ناسنامەی کەسی خۆی دەنگی داوە. 92 دەنگدانی بە کۆمەڵ و دەستە جەمعی لە ناو وێزگەی دەنگدان بەدی کراوە. 51 حالەتی ڕاگررتنی پرۆسەی دەنگدان بە شێوەی فەرمی. 35 کەند و کۆسب دروست کراون لە بەردەم پرۆسەی دەنگدان. 28 حالەتی سکاڵامان هەیە لە وێزگەکان کە پێشکەش کراون لەلایەن کەسانی تایبەتمەند. 81 حالەتی بێلایەن نەبوونی کارمەندانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بەدی کراون. 61 حالەتی جێبەجێ نەکردنی ڕێکارەکانی داخستنی وێزگا لەلایەن بەڕێوەبەری وێزگەکان ئاماژەیان پێکراوە. 65 حالەتی نەناردنی ئەنجامەکانی وێزگە بە شێوەی ئەلکترۆنی ئاماژەی پێکراوە. 115 حالەتی دواکەوتن یان نەزانینی بەڕێوەبردننی وێزگەکان لە ڕاکێشانی شریتی ئەنجامەکان بەدی کراوە. 67 حالەتی بوونی جیاوازی لە نێوان ئەنجامی ئەلکترۆنی و ژمارنەوەی دەستی ئاماژەیان پێکراوە. 68 سکاڵا لەسەر ئەنجامی ڕاگەیاندنی وێزگەکان ئاماژەیان پێکراوە. 134 حالەتی دوورخستنەوەی چاودێر یان بریکاری لیستەکان لە کاتی ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان ئاماژەیان پێکراوە. بوونی 28 حالەتی هەڕەشە و جێچەلکردن بە ئامانجی دەنگدان. 89 حالەتی سنووردانان بۆ جوولە و هاتوچۆی چاودێران. ئەمەی لە پێشەوە ئاماژەی پێکرا راپۆرتی بەرایی ڕۆژی دەنگدانی تایبەتە کە لەلایەن هاوپەیمانی تۆڕ و ڕێکخراوەکانی چاودێریکردنی پرۆسەی هەڵبژاردن لە عێراق.